بەڵێ گوڵباغ دیارە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی ڕاستەوخۆ دوای ئەوە هات کە خەزانەی ئەمریکا بڕیاریدا کە لیستێکی بڵاوکرەوە کە ناوی 14 بانکی عێراقی تیا بوو کە مامەڵیان لەگەڵان ناکە دیارە بە بێنەوەیەکی بانکانە ینی یاخ دۆلارە بنە دەرەوەی عێراق بەتایبەت بە وڵاتی ئێران بۆیە ئەمە کاریگەریەکانی زۆر ینی بەدەر دەرکەوت لە بازاڕەکانی عێراق بەتایبەت لە بازاڕەکانی دراوی و مامەڵەکردنی دراودا بۆیە ینی تا هات با بڵێن $100 ئێستاکە حاڵی حاضر بەرامبەرە بە 153,000 دینار لە بۆرسێکی فەح و حارەتەیە ینی تاوەکو ئێستا جمجۆڵێکی ینی نەخوازراوە دانسەقامگیریەکێک کە مەترسیەکانی بۆ شێوەیان کە لە نزیکترین کاتدا زیاتر بەهای دۆلار بەرز بێتە بەرامبەر بە دیناری عێراقی بەتایبەت دوێنە کە لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بانگێشتی عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندیان کرد دیارە ئەوان بڕیاریان ئاشکرا کرد وەکو بانکی ناوەندی بڕیارەکەش ئەوەیە کە ڕاستەوخۆ ئیدی لەمە دووە ئەوان هەوڵی ئێوادان کە لەگەڵ کۆمپانیەکانی دراوە مامەڵە بکەن نەک بانکەکانە بۆیە ئەمە وەکو مەترسێکی زۆر گەورە لایەن لژنەی دارایی پەرلەمانی عێراقەوە هەژمار دەکرێت چونکە ئێستا حاڵی حاضر ئەمریکا کە سزای خسۆتە سەر 14 بانکی عێراقی بۆیە کە دراو نەبات یاخود دۆلار نەباتە دەرەوەی عێراق و نیدا بە ئێران بەڵام ئێستا گەر ڕاستەخۆ بدرێ بە کۆمپانیەکان دیارە کۆمپانیەکان حتمما سانسۆریان کەمتر لە سەرۆک و بانکەکان نین ئەمە مەترسیەکان زیاترەکەوە هەر دوێنە لژنەی دارایی کە بە پارێزگاری بانکی ناوەندیان نیوت بە ئەگەری زۆرەوە ئەگەر بەم شێوە مامەڵە بکرێت بە ڕاستەخۆ درا بدرێ بە کۆمپانیەکانی دۆلار بدرێ بە کۆمپانیەکانی درا ئەوە بە ئەگەری زۆرەوە ئەمریکا سزا خاتە سەر بانکی ناوەندی عێراقیش ئەمە مەترسیەکە زۆر زیاترەکە بۆیە ئێستا ینی هیچ ئومێدێک نەماوە هەر لژنەی دارایی دوێنە ڕاستەخۆ ئاماژەیان بۆ کرد کە لە داهاتوویەکی نزیکدا هەم بازاری عێراق بە شێوکی بەرچاو تێکەچێەوە هەم بەهای دۆلار زیاتر بەرامبەر بە دینار بەرزە بێتەوە مەترسیەکانی زیاترە بنەوە هەر ئێستا حاڵی حاضر ئەبینین لە بازارەکاندا خواردن خۆراک خواردنەوە شتومەکیکە هەموو بەتایبەت لە بازارەکانی بەغدا لە بازارەکانی جەمیلە و شۆرجا و بازارانی کە کۆفرۆشن ینی ئەبینین گرانبوونێکی زۆرێ بە نرخەکانەوە ئەمە لە کاتێکایە کە بازار بەگشتی تا ڕادێکی زۆر لە ماوەی 4-5 ڕۆژی ڕابردووە ینی وەستاوە و ئاوکات ئالوگۆڕ و کڕینی فرۆشتن کەم بۆتەوە بۆیە چاڕۆ نەکرێت کە لژنەی دارایی جارێکی کە گوشار بخاتەوە سەر وەزارەتی دارایی و لەگەڵ با بڵێن بانکی ناوەندیە بۆی کە بتوانێت بڕیاری دیکە دەرکە ئەمە لە کاتێکایە کە لە ڕابردووە دەیان جار بڕیاریان دەرکردەوە بۆی کە بازارکان کۆنتترۆل بکەن کە نرخ فەرمیەکە بگەڕێنەوە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 130,000 دینار بەڵام تاکو ئێستا نەیانتوانێت ئەو دۆخە کۆنتترۆل بکەن و سەرنجام باشە شڤان بڕیار بکە لە دوای کۆبوونەوەکەی سوودانی لەگەڵ عەلی عەلاق وەزیری دارایی عێراقی ترم بابەتە چارەسەر بکرێت لەگەڵ جێبەجێکردنی یاسای بودجە بەو شێوەیە کە نرخی دینار و دۆلار جێگیر کراوە لە یاساکەدا کاری پێ بکرێت ئەمە کاریگەری تا چەند دەبێت بۆچی تا ئێستا کار بم بابەتە ناکرێت ئایا هاوڵاتیان چاوەڕێەوە دەکەن کە لەگەڵ جێبەجێکردنی یاساکەدا نرخەکان جێگیر ببنەوە لە بازار جارێکی تر بەڵێ گوڵباخ دوێنە بەر لەوەی کە با بڵێن عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی لەگەڵ لژنەی داراییە کۆبێتەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ خودی سوودانیە کۆبووبوونەوە و ئاماژەیان بۆ کرد کە چ ڕێکارێکی نوێ بگرنە بەر بۆی کە بتوانن ینی بەهای دۆلار لە بازارەکانی عێراقدا جێگیر بکەن دیارە ڕاستەخۆ عەلی عەلاق هەم بە محەممەد شاح سوودانی وتووە و هەم لە لژنەی دارایی بە لژنەی دارایی شیباندامانی لژنەی دارایی وتووە کە لە ژێر دەستی ئەوانە نیە لە کۆنتترۆڵی ئەوانە نییە بە هیچ شوێک ئێستا حاڵی حاضر بازار کۆنتترۆل بکەنەوە بۆیە ئاماژەی بۆش کردو ئەگەر بێت و بودجە بچێتە بواری جێبەجێکردنیشەوە کە ئێستا لە چاڕوانی ئەوە دابن کە ڕێنمایەکان ڕۆژی یەکشەمە کە وەزارەتی دارایی تەواوی کردەوە ڕادستی ئەنجومەنی وەزیرانی کرد تاوکو ئیمزای لەسەرکەن ئەگەر ئیمزاشی لەسەر بکرێت یاسای بودجە بچێتە بواری جێبەجێکردنیشەوە بە هەمان شەو هیچ ئومێدێک نییە بۆی کە جارێکی دیکە بگەڕێتەوە ئەو فەرمیەی کە لە نێو پرۆژە بودجەیە پەسەند کراوە. باشە هاوکارم شفان جەباری لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس.